ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردووی هەریەک لە بەڕێوەبەراتی پاسپۆرت و نیشینگە و نووسینگەکانی کارتی زانیاری پارێزگای سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا خرایە ڕوو. سەرەتا سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی سلێمانی ڕایگەیاند لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 103,934 هاوڵاتی بوون بە خاوەنی پاسپۆرتی خۆیان. لە ساڵی 2016 103,934 پاسپۆرتمان بەرهەمهێناوە بۆ شاری سلێمانی و دەوروبەری. لەو ژمارەیە 1747 پاسپۆرتیان ون بووە واتە لای هاوڵاتیان ون بووە و معاملاتمان بۆ کردووە و بۆمان دەرهێناونەتەوە. 516 پاسپۆرت لای هاوڵاتیان تەلەف بووە بەدەستیانەوە و تێکچووە و بۆمان دەرهێناونەتەوە. داهاتمان بۆ ساڵی 2016 ساڵی ڕابردوو کۆی داهاتی بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی پێکهاتووە لە 3,53 ملیۆن دینار. هەر لە کۆنگرەکەدا ساڵح عوسمانیش بەڕێوەبەری نیشینگەی سلێمانی ئاماری کار و چالاکی بەڕێوەبەرایەتیەکانی خستە ڕوو. ئاماری بەڕێوەبەرایەتی هەواڵی گەیشتنمان هەیە کە ئێستا بەرەبەرە کەم بۆتەوە بەهۆی تالیماتی تازەوە 4,972 مانەوە بۆ یەکەم جار بریتیە لە 4,184 تازەکردنەوەی مانەوە 7,871 و کۆی گشتی مانەوە بە هەردووکی 22,055 سەفەر 27,105 پەنابەری 323 لە 2016. ئاماری بەشی ویزا 3,531 ویزا داواکاری بۆ کراوە و 3,330 قبول کراوە پەسەند کراوە. لێپسراوی هۆبەی نووسینگەکانی کارتی زانیاریش لە کۆنگرەکەدا ئاماری کارتی زانیاری نیشتەجێبوون و داهاتی بەڕێوەبەرایەتیەکانی ڕاگەیاند. بەڕێوەبەرایەتیەکەمان سەرپەرشتی 67 نووسینگە ئەکات لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە. ئاماری کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتیەکەمان بۆ ساڵی 2016 کارتی نیشتەجێبوون کە یەکەم جار هاوڵاتی سەردانی کردوین 13,649 کار بووە. لە جیاتی تێکچوون بەدەل تالیف 2,195 ونبوون بەدەل 1,166 کار بووە. پوچەڵکردنەوە ئیبتاڵنەوە کار بووە. کۆی گشتیان 7,100 کار بووە. 11,911 ڕەزامەندی دراوە بە هاوڵاتیان. پشتگیری شوێنی نیشتەجێبوون 1,298 پشتگیری شوێنی نیشتەجێبوون دراوە. کۆی گشتی داهاتی بەڕێوەبەرایەتیەکەمان 45,091,000 بووە. هاوکاری و خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان پلانی هەریەک لە بەڕێوەبەراتی پاسپۆرت و نیشینگە و کارتی زانیاری بوو بۆ ئەم ساڵ تا بتوانن زیاتر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن لە ڕێگەی کارەکانیانەوە بۆی بتوانن بە شێوازێکی باش و ستاندارد ئیشوکاری هاوڵاتیان بەڕێ بکەن. هێمن کەمال، کەناڵی کورتسات، سلێمانی.